دەستگای ڕۆشنبیری هونەری کەرکووک یەکەمین دیداری فیلمی کوردی بەغداد عێراق بۆ ساڵی 2024 دەخات. بەرهەمەکان لە هەر چوار پارچەی کوردستانەوە وەردەگیرێت و دەستیش بە وەرگرتنی فیلم کراوە و دواوە دەست بۆ وەرگرتنی فیلمە کوردیەکان 10 سێپتەمبەرە. بۆ قسەکردن لەسەر دیدارەکە میوانداری بەڕێز هونەرمەند سەردار زەنگەنەمان کردووە لە ستودیۆ. کاک سەردار بەخێربێی. سپاس کاتی خۆت بێمە بەخشی. سپاس دەکەم. سپاس بۆ جەنابەت. زۆر سپاس. کاک سەردار با سەرەتاوە لەوە دەست پێ بکەین. ئەم دیدارە بۆ لە شاری کەرکووک بەڕێوە ناچێت بۆ لە بەغدادی پایتەخت بەڕێوەچێت. سپاس دەکەم مەگەڕێم پێ بدەی باسی دەستگاکە بکەم لە سەرەتایە. فەرموو. ئێمە کو دەستگای ڕۆشنبیری هونەری کەرکووک هەلە سەتای دامەزراندنیەوە کۆمەڵێک ساڵێکی هونەری ئەدەبی ڕۆشنبیریمان ئەنجامداوە. بەڵێ. 2 خولی فستیڤاڵی سینەمایی لەگەڵ 6 دیداری سینەماییمان کردووە کەسیانیان فیلمی ئەنیمەیشن بوون. دیدارەکە ئەم جارەمان تایبەتە بە دیداری یەکەمین دیداری فیلمی کوردی لە بەغدا کە تا ئێستا نەکراوە. ما بەس کەشمان دیارە زیاتر ناساندنی کە تۆ دەڵی بۆ لە کەرکووک نەکراوە بۆ لە بەغدا هەدەفەکەمان ئەوەی زیاتر بەڵێ بۆ ناساندنی زیاتر فیلم و سینەمای کوردیە لە بەغدا لە نێو عەرەبەکان و برادرانی بەغدا. بەڵێ. کاک سەردار ئەمە نابێتە دەرفەتێک بۆ ئەوەی ئێمە شوناسی خۆمان و کوونەتەوەی کورد بناسێنین بە ناوەڕاست و باشوور بێت یاخود ئەمە دەنگدانەوەیەک بێ بۆ وڵاتانی دەوروبەر کە ئێمەش هونەرمان هەیە. ئێمەش خاوەنی سینەماین، ئێمەش فیلمانەیە، ئێمەش چالاکیمانەیە. بەتاکید ئەمانجی سەرەکی ئێمە لەم دیدارە سازدان دیدار ئەوەیە. يعني بڕوا بکە ئەگەر ئیمڕۆ دەرفەتم پێ دەی ئیمڕۆ هاوڕێیەک شتێکی نووسیوە ڕەخنەگەشی عێراقی باسی وە دەکات کە فیلمی کفن لە بەغداد دێنە کە نمایش کراوە بە جۆش و خرۆشێکەوە بینەر ئامادە بووە. یعنی تەوقعی وایان نەکردووە. دەڵێ بینەر کە هاتوونەتە بۆ هۆڵەکەوایان زانی بۆ فیلمێکی هۆڵێت دەچن. يعني بەو ڕادەیە ئەمنە خەڵکی هاتوونە بۆ بینینی فیلمەکە يعني زۆر بە خۆشحاڵی هاتوون. باسی ئەوش دەکڵی من برادێک کە چوونە پێشوی بچینە برادێکم گەڵ بوو لە ڕێگا بەڕێوەبەری کۆمپانیای سینەمای عێراقە. ئەڵێ پێوتم تەنها من 1 ساعت دەرفەتمێ فیلمەکە بیبینم لە کاتێک کە فیلمەکە دقەیەک و ساعتێک و 44 دقەیە. ئەڵێ کە فیلمەکەی بینی هەتا کۆتایی فیلمەکان نەڕۆشت. ئەوەی بەجێنێ دواتێک کە فیلمەکە تاوتم کاکە تۆ بەموت 1 ساعت دەمێنم. چی وە لێ تۆ کە تا کۆتایی تیکاکەم ئەم فیلمە تاوقعم نەکرد کورد فیلمی وای هەبێت. بەڵێ. توقعم نەکرد فیلمی کورد فیلمی وای هەبێت. یعنی زۆر سەرسا من بە واستەی سینەمای کوردی گەیشتۆتە واستەوە. بەڵێ. کەواتە کاک سەردار پێشبینیەکرێت ئەم دیدارەکە بەڕێوەچێ لە بەغداد بە هەمان شێوە بینەرێکی زۆر هۆڵەکانی سینەما داگیر بکەن؟ ئومێدی ئەوە دەکەم ئێمە لە یەک هۆڵ نمایش دەکرێت بەس ئومێدی ئەوە دەکەم ڕنگدانەوەیکی باشی هەبێت بۆ زیاتر ناساندنی فیلم و ڕوتی سینەمای کوردی کە هەندێک لە بەرادران خۆیان بەغدا بە حکمەیە کە هاوڕێن لەگەڵمان خۆیان سەرسا من بۆی ئەڵێن ئێوە زۆر لە پێش ئێوە من زۆر لە پێش ئێوە من یعنی لە پێش ئێمە. يعني بەو ڕادەیە باسی ئەوە دەکەن کە بەعتراف خۆیان ئەڵێن سینەمای کوردی زۆر لە پێش سینەمای عێراقی وەیە. يعني ئەم فیلمانی خواستن بینیان فیلمای لەم کۆتایی لەم چەند ساڵی دوایە لەم ماوەی دوایە ئەم فیلمەی تر بە هەمان شێوە فیلمی شاردنەوەی سەدام يعني من تاکە فیلمە خۆیان باسیکردن تاکە فیلمە داهاتێکی نزەبە لە حبەت دەستبێنێ تا ئێستا هیچ فیلمێکی عێراقی نەگەیتۆتە واستە. يعني وەکەوەی بینەرەڵی هاتووە وەکو سینەمای بۆ هۆڵێ داتبێ فیلمێکی هۆڵێ داتبێ ببینێت بۆیەوە بە جۆش و خۆش هاتوون هەتا کۆتایی ئەڵێ هۆڵەکە ئەمانە قەڵباڵ وە شوێن نەماوە خەڵک بۆستێ بەپاوە. بەڵێ ئێمەش بەیماین ئەم دیدارەش بە هەمان شێوە بێت. کاک سەردار تا ئێستا چەند فیلم وەرگیراوە وەک لە سەرەتای ئاماژەم پێیا لە هەر 4 پارچەی کوردستانەوە فیلم هاتووە بۆ ئەم دیدارە؟ بەڵێ
ئێمە فیلم تا دەینەوە بەردەوامی لە وەرگرتنی فیلم سەرەتایەکە کۆمەڵی فیلمی باشمان لە ئێران و لە سووریا لە ناخۆش بەدەستمان گەیشتەوە ئومێد دەکەین لەم چەند ڕۆژی داهاتوودا فیلمی باشترمان بەدەست بگات و فیلمەکانش لە هەر چوار پارچەی کوردستانەوە دواتر ڕەنگە هاوڕێیانی ترشمانە بێ ڕەنگە لە وڵاتانی دەڕە لە ئەوروپا دارێنەرمانە بێت ئەوانش بە هەمان شێوە پیانمانتون بۆیان هەیە ئەوانش فیلم بنێرن. بەڵێ کاک سەردار من دوا پرسیارت ئاراستاکەم لە پەراوێزی دیدارەکە هیچ سیمینارێک وەرکشۆپێک بەڕێوە ئەچێ یاخود تەنها دیدارێکە و ئەو فیلمانە نمایشەکرێن؟ بەڵێ ئەم دیدارە ئێواران بۆ عەرزی فیلم نمایش دەکرێت دەرخانکراوە و بەیانیانش ئەو دوو ڕۆژەکەی دانراوە بۆ کۆڕی ڕەخنەیی. طبعا ئەوم لەبیر چوو بڵێم ئەم دیدارە بە سپۆنسەری دەستگای ڕۆشنبیری و هونەری کەرکووک بە هاوکاری دایرەی سینەمای بەغدا بەڕێوە دەچێت و سینەمای سلێمانی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری کەرکووکش هاوکارمان هاوکاری جدی بوون لەگەڵم و هەوڵشە دەین برادێکی تر کەسێکتر لە دهۆکۆ لەگەڵمان بێت بۆ بەڕێوەچوونی و ئەم دیدارەوە کە هەموو هەدەفمان هەمومان ئەوەیە کە بتوانین زیاتر سینەمای کوردی بە ناوەوەی عێراق ڕەنگە بە وڵاتانی عەرەبش زیاتر بناسیێنی. ئێمەش بە هیوای بەڕێز هونەرمەند سەردار زەنگەنە سەرۆکی یەکەمین دیداری فیلمی کوردی لە بەغداد سوپاس ڕاستەخۆ لەگەڵ مابووی سەرکەوتوو بن. سپاس بۆ جەناب.